إمام عمر كوري خطاب رزاي خواي پروردگاری لێبێ دەفەرمێت لا خير في قوم ليسوا بناصحين ولا خير في قوم لا يحبون النصح. قسەیەکی زۆر جوانە، فەرمێت خێر لە قەومێکان نییە حەزیان بەو کەسانە نەبێت نەسیحەتیانەکەن. ناصح ئیسمی فاعیلەواتە هەر کەسێکە گرێتەوە، مەلایە، مامۆستایە، دکتۆرە، گەنجە، ئافرەتە، بەتەمەنە، گەنجە کە ئێمە حەزمان پێیان نەبوو کەواتەمە خێرمانتیان نییە. و فەرمێ خێر لە قەومێکان نییە حەزیان بە ئامۆژگاری نەبێت. جابری کوڕی عەبدوڵڵا ڕزای خوا لە خۆی باوکی بێ فەرمێت بەیعەتمدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە نوێژ بکەم، ڕۆژوو بگرم، زەکات بدەم، والنصح لكل مسلم، نصيحتي هەموو مسلمانێ بکەم، هەڵەیەکی لێبینم پێی بڵێم، چاکەیەکی لێبینم دەستخۆشی لێ بکەم. ولا فرمودەکەی الدين والنصيحة فەرمێ نصيحتي وعامتهم نصيحتي هەموو خەڵکێ بکە. وێ بەڕاستیەکەی ئێمە بێت سیفەتمان جوان بێت لەو جۆرانە بین کەوا وەکوەیەکێک لە پێغەمبەران فەرمووی بە قەومەکەی فەرمووی ولكن لا تحبون الناصحين، بەخوایەوە کەسێکتان خۆش ناوێت کە ئامۆژگاریتان بکات. بەخوای ئێستا لە ناو میلەتی کووردا خەڵکانێکیان خۆش ناوێت لە قەبرپەرستی، لە بتپەرستی، لە شێخپەرستی، لە پەڕۆپەرستیان دوورخاتەوە بە دوژمنی خۆیان و کەس و کار و عەشەتەکەشیان ئەزانن. بەخوا کەسێک پێیان بڵێ مناڵەکەت ئەو فعلە خراپەی هەیە وریای با سوێن بەخوا ڕقیالەتی، پێی بڵێ ژنەکەت داپۆشراو کە سوێن بەخوا ڕقیالەتی، ناڵێم هەمووی، بەڵام بەشی زۆری نەوایە. کەواتە با ئێمە کەسێک نەسیحەتی بیکردین، کەس کامڵ نییە، وفوق كل ذي علم عليم، لەسەر و هەموو تۆ علمت بێ کەسێک لە تۆ شارەزاترە، ئەو شارەزایە کەسێکترە و شارەزاترەیە، کەواتە نەسیحەتمان نابێ پێ ناخۆش بێت. لەبیرمە ساڵی 2010 لە شوێنێک وتارمەدا کەسێک هەبوو تەلەفۆنێکم بۆ کرد لە دوای وتاری جومعە، وتم فڵان کەس وتارەکەم چۆنە، خەڵکیە لە دەربارەی، وتی وەڵی مامۆسا دەست و خۆش بێ وتارەکان و باشن، وتارەکان و خۆشن، بەڵام تۆ خۆوا دەرەخیکەوە نەسیحەتی خەڵکەکەیت. وتم ئیشم چییە؟ ئەی لەسەر مینبەرێکەوە نیشمان چییە؟ بەڵێ وەڵاوی کە بە خەڵکی لێ نەڵێ خەڵکینەوە خێر و چاکە و سەدەقاتە بە قسەمان بکەن، ئەوە باشە، ئەوە خراپە. ئیتر لەوە فێر بووم پرس بە خەڵ نەکەم، ئەوەی کە بە شەرعی و بە شتێکی باش ێزانم بیخەمە ڕووی مسلمانانەوەشی بە خراپی ێزانم، هەر پێیان بڵێمەوە خراپە ئاگدار بین، خەڵکێکمان خۆش بێ کە نەسیحەتمانەکەن. وتی مامۆستا ئەو شتە و غەڵەتە بەسەر چاو، بەڵام نەک بە عەقلی ئەو غەڵەت بێت، سازش ناکرێت لەسەر ثەوابیتەکان، بەڵکو ئێمە گەر شتێکمان غەڵەتێکمان کرد، کەسێک بمانی ڕاستکردەوە پێمان ناخۆش نەبێت، وەکو ئەو سەعاتی کە ئینینەوە بۆ نوێژی بەیانی کە خەبەرمانەکاتەوە دوای سەعاتە کاشکێنین، خراپەی چییە؟ با خەڵکمان خۆش بێت، نەسیحەتی کردین و خودی نەسیحەتەکەشمان خۆش بێت، پێتەڵن بۆ نایی بۆ نوێژی بەیانی مەڵێ وەڵا ڕقی لێمە بۆ بوان پێڵێ فڵان کەسەوە وایە، ئەوە بۆ شێوازەیە، بۆ ئینشاءڵڵا نەسیحەتمان پێ خۆش بێ و خەڵکانی ناسیحمان خۆش بێت والحەمدولillah.